پەرلەمانی عێراق خوێندنەوەی یەکەمی بۆ ڕاستکردنەوەی یاسایی باری کەسێتی کرد و ناوەڕۆکەکەی لە چەند بڕگەیەک پێکدێن کە بە میرات و شودان لە دەرەوەی دادگا و ڕێ بە شودانی کچانی 9 ساڵانە دەدا و ئەم یاسایە بە یاسای مەزهەبی جەعفەری دەناسرێ. ڕەنگە لە ساڵانی پێشووترا پێش ئەم دەورەی پەرلەمانیە یاسای جەعفەریان هێنا نەیانتوانی تیا سەرکەوتم. ئێستا یەکێک لە کوتلەکانی تر بە ناوی مەجلیسی ئالا مقتەرەحی تعدیلی ئەو قانونەی هێناوە بەس بە خیتائێکی قانونی ئەویش بە ناوی تعدیلی یاسای باری کەسێتیەوە هێناوێتی بە تایبەتی لە 2018 لەم ساڵەیە تۆ جارێکی تر یەکێک لە هەرمادەی دووەم باس لەواکە کە گەڕانەوە بۆ مەرجعیاتی دینی و مەزاهبی دینی و کردنەوەی مەکاتبی دینی ئەمە وات لێ کا دەرگای دادگاکان داب ئەندامێکی لێژنەی مافی ژنان لە پەرلەمانی عێراق ئەم یاسایی بە سووکزانی و باڵۆشانەوەی کۆمەلگای عێراقی لە قەڵەمدا. ئەمە دەبێتە هۆکاری هەڵۆشانەوەی خێزانی عێراقی ڕێگەدان بە شوکردنی کچان لە تەمەنەکی زوودا کە هیچ مافێکی ئەو ئەرکان نازانن دەبێتە هۆکاری بەخێوکردنی منداڵینە خوێندەوار چۆن دەتوانێت ژیانی هاوسەرەتی بەڕێوە ببات کە تەنها تەمەنی 10 ساڵانە ئەو یاسایە دنیایە گرفت بە دوای خۆی دادێنێ. سندیکای پارێزەرانی عێراق دژی ئەم یاسایە وەستان و بە یاسایەکی نادەستوری و بە پێشێرکاری بە مافی خێزانی عێراقیان لە قەڵەمدا. ئەم یاسایە قسە و باسی زۆری بەدوای خۆدا هێناوە. ئەگەر ئەم یاسایە جێبەجێبێ لە ناو شەقامی عێراقی یاسایەک هەموو بوارەکانی باری کەسێتی بەڕێوە بردووە. بەم یاسا تازەیە گرفتی خراپ دێتە پێش لە شێوەی جێبەجێکردنی یاسا لە عێراق بە تایبەتی لە بواری باری شارستانی کە تا ئێستاش یاسایەک ئەو بوارەی بەڕێوە بردووە. هەموارکردنەوەی یاسایی باری کەسێتی لە عێراق واتە گەڕانەوەیەکە بۆ سەدان ساڵان کە مەزهەبەکانی ئیسلامی لە کۆمەلگای ئیسلامی پایڕەویان دەکرد و بەڵام هانگاوەکان دژی گەڕانەوەن بۆ ئەوەی کۆمەلگای عێراقی ئەم دەرەزەی پێ نەکەوێ. لە بەغداوە نەزار عەبدوڵڵا، دەنگی ئەمریکا.